ئەمانە دیمەنی بەردەوامی شەقامەکانی سلێمانین کە خۆپشاندانی لێ نابڕێت. ئەمانەش دیمەنی کۆبوونەوەکانی نێوەن یەکێتی و پارتین دوای 2 مانگ لە پەککەوتنی پرۆسەی خوێندن. دەبوایە ئەم کۆبوونەوانە لەسەر دۆزینەوەی چارەسەرێک بێت بۆ دۆخی پەروەردا، نەوە کێشە حیزبیەکانیان. بەڵام ئەم دوو حیزبە خەمی بەرژەوەندی تایبەتیەکانیان هەموو شتێکی بیر بردوونەتەوە و پرۆسەی پەروەردا کوا بەلایەنەوە گرینگە. وەڵاهی ئەبوو لەسەر برسێتی و تینوێتی خەڵکەکەیان کۆبوونەوە، نەک ئەوەی کە برسی و تینویان کردووە کە خۆیان بە ئەنخەس خەڵکەکەیان برسی و تینوو کردووە و ئەبووە لەسەر حەلکردنی ئەوانە. بەڵام وە دیارە ئەمانە ئەو شتانیان بەخیاڵ نایە لە مرۆڤایەتی دەرچوون. شەرمە ئابڕۆچوونە بۆ سەرۆکی حکوومەت نادیەک لە وڵاتێکی سعودەوە دێ بۆ هەولێری پایتەخت دانیشەنێ لە کۆشکە زەبەلاحەکانی پێشوازیان لێکا، بەڵام ئامادە نییە لەگەڵ یەکێتی مامۆسایان و مامۆسایانی ناڕازی کۆ ببێتەوە بزانێت گیر و گرفتەکانیان چییە. من وا تێدەگەم سەرۆکی حکوومەت و دارودەستەکەی ئەم سنووری سلێمانی و زۆنگەی پێشێل کردووە، هیچ داواکاریەک بۆ سنوورە جێبەجێ ناکرێت. دەسەڵاتدارانی هەرێم خەمی گیرفان و بەرژەوەندیەکانیان چاویانی لە ئاس هەموو شتێکی دیکە نابینا کردووە. دەوترێت لە هەر وڵاتێکی دیکە بوایە ئەم دەسەڵاتدارانە کورسی و پۆست و مەنسەبیان جێدەهێشت و شەرمەزار دەبوون، بەڵام لێرە بە جۆرێک نووساون بە کورسی و پۆستەکانیان مەحاڵە دەستبەرداری بن. ئەگەر لەو وڵاتە سیستەمێک هەبێ، قانونێک هەبێ، وەزارەتێک هەبێ، حکوومەتێک هەبێ، بەرپرسیارێک هەبێ، بەڕاستی یەت ڕاستەخۆ گفتوگۆ لەگەڵ مامۆسایانەکەوە گوێیان لێگرێ و ئەو پەڕیتوانە هەوڵەدا وەڵامی داواکاریەکانیان باتەوە، وەڵامی هەمووشی پێ نادرێتەوە، وەڵامی نیوەی پێ بدرێتەوە. ئەمە بەڵگەی ئەوەیە کە بەڕاستی ئەم دوو حیزبە سیاسیە دەسەڵاتدارە لە هەموو ئەخلاقیاتێکی حکومڕانی شۆراونەتەوە و هیچ چاوەڕوانی خێریان لێ ناکرێ و تا زووتر کۆتایی بەم شێوازە حکومڕانیە بهێنرێ هەرێمی کوردستان زووتر ڕزگارێ بێ لەو زەرەرە گەورانەی تایەتیم. لە کاتێکدا 2 مانگ بەسەر دەستپێکی ساڵی نوێی خوێندندا تێدەپەڕێت، هێشتا دەرگای قوتابخانەکان نەکراوەتەوە. سەرڕای ئەنجامدانی چەندین خۆپشاندان هێشتا وەڵامی داواکاری مامۆستایانیش نەدراوەتەوە. زۆر بەداخەوە بەڕاستی ئەمە بێباکی دەسەڵاتی کوردی پیشانەیە، بێباکی لە ئاست ئەو هەموو مەعاناتەی کە هاوڵاتیان و کارمەندان و مامۆستایان هەیەە و زۆر سەیرە دەسەڵاتی کوردی و حکوومەت نایەتە سەرخات و پامێک ئاڕاستی ئاپۆرەی ئەو خۆپیشاندانە بکە کە ڕۆژانە سەر شەقامەکانی هەرێمی کوردستانە ئابینرێ و خەڵکێکی زۆر مەعاناتی و مشاکل و گرفتیان هەیە لە بژێوی ژیانیانە لە نەمانی پلە بەرزکردنەوە لەوەی کە داوای بەسیترین ماف و سەرەترین مافی خۆیانەکەن بەداخەوە حکوومەت دەسەڵاتی کوردی مەشغوڵی بەرژەوەندەکانی خۆیانن و سەرقاڵی کۆبوونەوە تایبەتەکانی خۆیانن و بەرپرسێکمان نەبینی بێتە سەر شاشە داوای لێبوردنێک لە خەڵکە یەکێکمان نبینی دەست دەکار بکێشێتەوە کە ئەمە بەڕاستی لوتکەی بێباکیە لوتکەی هەست نەکردنە بە مەعانات و مشاکلی خەڵک. شارەزایان هۆشداری دەدەن لەوەی نەوەیەکی نەخوێندەوار لە ئەنجامی کەم تەرخەمی دەسەڵاتی کوردی دروست دەبێت لە دەستچوونی ساڵێکی پرۆسەی خوێندن دەرەنجامێکی خراپ لەسەر کۆمەڵگا جێدەهێڵێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.